هەموو ئەوەی کە پەیوەستە بە جەنگەکەەوە گفتوگۆیەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگەدان عوسمان شۆفەکاری سیاسی کاگەدان سڵاو لێبێ بە خێر بژێت شانزە ڕۆژەی جەنگەکە چیمان پێ دەڵێ خوێندنەوە چییە بووی؟ واللهی بڵێم چۆن ینی هەموو ئەگەرەکان کراون لە بەردەمی ئەو شەڕە بەردەوام بوون یاوەستانێکی کتوپڕ یاگەیشتن بە نەتیجەیەکی ینی یەکلاکەرەوە لەم مۆزوعە بەڵام ئەوەیە کە شەڕەکە ینی ماڵوێرانێکی زۆری دروست کردووە لەم ناوچەیە و پێشم وایە لە دوای شەڕەکە کێشەی گەورەتر دروستە بێت لەم ناوچەیە ئەم شەڕە ینی بەجیال لەوەی کە نەتایجەکانی چیە بێت بەڵام لە هەنگاوی یەکەمیدا گۆڕانکاریکی زۆر گەورە لە ناوچەکە ڕوەدات و پێشم وانە ئێران چۆن لەم شەڕە دەرچێت چۆن دەرچێت ینی بە سەرکەوتوییکی نسبی زۆر کەم بار شێوەیەک بێت یان هەر ئەسڵەن سیستەمەکە و نظامەکەیش نامێنێت ئێرانی جاران نامێنێت ئێرانێک و گۆڕانکاریکی گەورە لە ئێران ڕوەدات بە ئاراسەیەکی جیاوازتر کە بە کورتەکەی دەتوانم بڵێم ئێرانی داهاتوو ئێرانێکە بێت ناو خۆیدا بۆ خۆی نەک ئێرانێکە بێ بۆ دەرەوە و لە دەرەوە باشە یانێکرێ بڵین جیاواز لە جەنگی 12 ڕۆژە لە دوای 12 ڕۆژە ئێران مایەوە و ئێران وەکو خۆی وابوو تەنانەت ڕەفتارەکانیشی نەکۆڕابوو بەڵام ئێرانی دوایم جەنگە ئێرانەکەی جاران نەما ئێرانەکەی جاران نامێنێت دروستە بێت ئێرانەکەی جاران نامێنێت ئێستا ماوە ئێستا وەکو خۆیەتی ئێستا لە هەموو جەبەکانە ئێران حزوری هەیە ڕۆژی یەکەم و دووەم و هەفتەی یەکەم و هەفتەی دووەمی شەڕەکە چۆن بۆ تقریبان ئێران تا ئێستاکە بەم بە هەمان شێوە ئیدامەی بە شەڕەکەداوە ئەمە ظاهرە وەکوەوەی کە ئیبینین بە چاوی بینین و ئانا بەڵام لە واقع لە ئێران و لە ئیسرائیلیشە کۆمەڵی وردەکاری هەیە نازانین چۆنە حتا لە وڵاتەکانی خەلیشە نازانین ینی تاثیراتەکانی چۆنە جۆرێک لە کبکردنەوە و بێدەنگکردن و تعمیم هەیە لە مۆزوعانە بەڵام بەدڵنیاییەوە ئێرانی ئەم شەڕە جیاوازە تەمان لەگەڵ شەڕی 12 ڕۆژە ئەم شەڕیش ئەکرا شەڕی 2 ڕۆژ بێ بۆ نمونە هەر لە سەرەتاوە کە ڕابریان کوشت و هەندێشتیان کرد یانتوانی ڕایگرن و ئەو کاتە تۆپەکە بخەنە ساحی ئێرانەوە ئێران و ئێرانیەکان گۆڕانکاریەک خۆیان چی ئەەکەن چۆن ڕابری تازاڵە بژێنەوەوانە بەڵام شەڕەکە کە درێژەی پێدراوە حتممە بێ بە نەتیجەیە بگات بۆیە ئەکیید ئەم شەڕی ئێساکە ئەم شەڕە تازەیە لەگەڵ شەڕەکەی ترە جیاوازە بێت لە زۆر ڕۆوە باشە ئەمەژت بۆ کرد دڵی بۆ دۆخی ناوچەکەش جیاواز دەبێت بۆ دۆخی ناوچەکە چۆن جیاواز دەبێت ینی با لەوە دەست پێ بکەم ئەگەر ئێران ئێستا جەنگەکە ڕابگرێ ئایا سەرکەوتووە دەکەوێتەوە سەرپێ من پێم وانە ینی ئەو سەرپێ بێ کە خۆی تەمەنایەکات ینی گۆڕانێک ڕوەدات لە ڕاستیدا ئێستا یەکی لە پرسیارە ئەسلەکانەوەیە کە ڕابەری تازە ماوە یان نەماوە و ئەگەر مابێت چەند توانای ئیدارەدانی مەلەفەکانی ئێرانیە بێت لە ئایندەدا ئەمە پرسیارێکی گرنگە دواتر کە شەڕەکە وەستایەوە ئەو کاتە کێشەی تر دەستی پێکە برینەکانی شەڕەکە تەنها برینی ئاسکەری نییە برینە سیاسەکانیش جنا حەق جیاوازەکانی نێو ئێران چ قسەیەکیانە بێت لەسەر شەڕەکە و لەسەر ئاکامەکەی و لەسەر ئایندەی ئێران ئەمجا خەڵکی ئێرانیش نخبەی ئێرانیش چ قسەیەکیانە بێت لەسەر شەڕەکە و لەسەر ئایندەی ئێران و ئەوانە ئێران ساڵانێکی دوور درێژە لە دەرەوەی خۆیەژی ئیمکاناتێکی زۆری سەربازی و مالی و ئەوانەی خۆی خستۆتە خزمەتی کۆمەڵی پرۆژەی لە دەرەوە لە ساڵی هەفتانەوە کە ئەم نظامە دروستە بێت یعنی ئەم شۆڕشە دەست پێکا و شار ڕوخێنن بناغەیەکی ئەساسی دانن کە ناوێنن ناردنە دەروی شۆڕش ناردنە دەروی شۆڕش گەڕێتی ینی ئێران ئەم ڕژێمە با بڵێن پەیوەندیکی پتەوی لەگەڵ زۆر بە هەرە زۆری هێزە شۆڕژگەڕەکانە بێ بەڵام بەتایبەتش لەگەڵ ئەو هێزانەی کە سەر بە خەتەکەی خۆێن جا هێزی سونیتیەکە وەکو حەماس بەڵام بە دەرەجەیەکیش لەگەڵ حزب الله و حوسیەکان و ئەوانەی ئێستا عێراقشی تێڵکێش بووە لە معادلە کەواتە لە دوای ئەم شەڕا ئێران چیتر ئەو نفوزەی بەسەر ناوچەکە و بەسەر منتیقە نابێت وەکو زلهێزێکی ناوچەکە نامێنێت لە ڕاستیدا ئێران تا ئەم ساتە وەختە یەکێکە لە زلهێزەکان بە حکمی ئەوەی کە ئەتوانێت ساڕۆخ بنێرێ بە وڵاتەکانی در ئەتوانێت کێشە دروست بکە مەترسی دروست بکە و مەرجعیەتیشە یعنی هەر ئەوە نییە کە لە ڕووی عسکەریەوە هەندێک توانای هەیە لە ڕووی سیاسیش و مەرجعیەتێک مەرجع بۆ حزب الله مەرجع بۆ هەندێک هێز لە عێراق مەرجع بۆ حوسیەکان مەرجع بۆ حەماسیش نازم حەماس ئێستا بەهۆی قەسفی قەتەر و ئەمانەوە نەختێک ڕێی گۆڕی بە یان نەختی خۆی پراوێز خسبێت لە بەنامێکیان دەرکرد دوێنێ دەڵێ داوە لە ئێرانی دۆست دەکەین کە مراعاتی ناوچەکە بکە جەنگەکە ڕابگرێ یان هێندێک وەکو تەنز دەڵێن ئەو حەماسە زۆر جار ئێران لەسەری دەکرد بەڵامی سەوداوە لە ئێرانەکە جەنگەکە ئەوە ینی جار ئەوەی یەکێک لە گۆڕانکاریەکانە وەک من لە سەرتا باسم کرد کاگڕانکۆ ئێران دوجار ینی لە دوای ئەم شەڕ و هینە بە چ نەتیجەیەک دەرەچێت بەڵام ئێرانی جاران نابێت کە ئێرانێک بێ بۆ دەرەوەی خۆی ینی ئیمکاناتەکانی نەکەن ئێرانێکە بێت لە ناو چوارچێوەی خۆیدا مەجا لە بیریشمان نەچێت
بەشێکی گرنگ لە تەداعیاتی شەڕەکە بەنسبەت خەلیجەوەی وڵاتانی خەلیجە زای وڵاتانی خەلیج تقریبا لە 91ەوە لە 90 کوتاینەوە کە ئێران کە کۆی داگیرکە ئەوە هەندێک شەڕ و شوڕ ئەومانە لەو منتیقەیە بوو تا ئێساکە لە نەعیمێکی گەورە و لە خۆشببختی و لە دوورن لە شەڕ و لەوانە وە سیاسەتێکی عاقلانە و حەکیمانیان کردووە بەشێک بوونە لە چوارچێوە جیهانیەکان لەگەڵ نەخشەی ئیسرائیل و ئیبراهیمیە هاتوونەوەمان لە پرێکە کە چاوەڕێ نەکردوەکەوەی ئەمریکا لە چاوەڕێمان نەکردو کە ئەمریکا چاوەڕێ نەکردوێتمان دەوڵەتەکانی خەلیجیش لەم ساڵانەی دوایە پەیوەندیکی باشیان لەگەڵ ئێرانە دروست کردو یەکێ لە وڵاتەکان خۆی وڵاتی کە ڕعایی پەیوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل ئێرانی ئەکرد و گفتوگەکانی ئیدارەکە کە مەسوعمانە لە پرێکە ئەم وڵاتانە هەمووی تووشی بردومان و ئەوانە بوون دوبەی یەکێکە لە زەرمەندە گەورەکان بەحرین کوێیت سعودی هەموو ئەم وڵاتانە تووشی زەرێکی شۆکێکی گەورەی دروست کردووە لەو ناوچەیە پەیوەندیەکانی ئێران لەگەڵ وڵاتانی خەلیجە لە دوای وەستانی شەڕ لە ئێسادا خەلیج ناتوانێت جورئەتی ئەوەی ناکات توانە عسکرێکی ئەوە نییە ڕوبڕووی ئێران بۆسێتەوە چکە وێرانیەکات باشە ئێستا تەنهاڵێ من ئەمریکەکان هینەکەم بە هەدەفەکرم بەڵام دوای ئەو پەیوەندیش لە بینی ئێران و وڵاتانی خەلیجا چێتە قۆناغێکی زۆر جیاوازەوە کاگەدنان ینی بە هەندێک لەم تیۆریانەی کە لە نێو خەڵکیشدا باو بوو شیکاریان بۆ بکەین یەکێک لەوانە بۆنەوەکی ئێران ئاماژەی پێکا خۆشی لەو بەیاننامەی کە بەناوی مستەباوە بڵاو کراوەتەوە دەڵێ ئەو وڵاتانی کە بنکەی ئەمریکایان تێدایە بنکەکان دەربکەن ئەمە کێشەمان نییە لەگەڵێندا ئێماوان دۆستمانن وابێ هەوڵدەن بنکەکانی ئەمریکا دەربکەن ئەم وڵاتانە بنکەی ئەمریکایان نێناوەتە وڵاتەکانیان بۆی بیان پارێزێ بۆی بێتە ڕێعایە بۆیان بەڵام ئێستا وا دەردەکەوێ ئەم بنکانە بوون بە جۆرێک لە بەڵا بۆ ئەم وڵاتانە ئایا دوای جەنگەکە مانەوەی بەهێستر و تۆکمەتری ئەم بنکانەیە یان پێ دوایە خەلیج بم بڕیارانەیدا دەچێتەوە کە ساڵانێکە پارێکی زۆر سەرفەکە و کەچی نەشتوانی بیان پارێزێت ینی بڵین نەیشتوانی بیان پارێزیێت لەوانەیە زۆر ورد نەبێت چکە تا ڕادەیەکی زۆر توانێتی بیان پارێزی ینی بەشێکی زۆری ئەو موشەکانە 1970 زیاتری لە ئاسمانە تەقینرێتەوە هەدەفی نەپێکا لەوانێ 1990 هێشتا هەدەفی نەپێکا بێت بۆیە جۆرێک لە پاراستن هەیە ڕاستێکیش پاراستێکی نزبیە بەڵام ینی لەبیرمانەشی وڵاتانی خەلیج وڵاتانێک نین کە ئیرادیان بەدەستی خوانەوە خۆیان بڕیار بدەن ناتوانن بڕیار بدەن خۆ بینیمان ترەم چۆن ڕۆیشتە هەر وڵاتێک و کۆمەڵی پارەی زۆری لێوەرگرتن و وانەی کردن لەوانەیە ئێستا لە دوای ئەم شەڕێشە کۆمەڵێتر پارەیان لێوەرگرێ بەشێک لە خەرجەکانی شەڕەکە وڵاتەکانی خەلیج بیدا چکە بڵێ شەڕەکە لەسەر ئێوە بوو بۆ ئێوە بۆ ئەوەی کە ئەمنێتێکی تەواو بەرقرار بکرێت لەم منتیقەیە بۆیە پێم وانە خەلیج لە دوای شەڕەکەش بتوانێت سیاسەتێکی جیاواز بەرامبەر بە ئەمریکایەک جاگەر ئەمریکا لە سەرکەوتنێ گەورە بەدەستبێنێ لەم شەڕەدا ئەوە خەلیج هەر ناتوانێت ئەکەوێتە بەر ڕەحمەتی ئەو شتانە بۆیە نە لە ڕووی عسکەریەوە نە لە ڕووی سیاسیەوە وڵاتانی خەلیج ناتوان لەو بازنەیە کە ئەمریکا بۆی دیاریکردن لەو بازەیە دەرچن توانە و قدرەتی ئەویان نیە ڕاستی وەک وڵاتێکی بێت هەرچەند ساڵانێکی زۆرە پەیوەندیکی باشیان پاراستووە پەیوەندیکی باشیان لەگەڵ ئێرانە یعنی بێدەنگیەک تا حدێک و لەگەڵ ئەمریکاش بە هەمان شێوە بەڵام ئەم شەڕی کە ئێستا سەویەخە هات وەک باسم کە شۆکێکی گەورە بۆ وڵاتانی خەلیج لە بەرەوەی پیان وا بوو ئەم بێلایەنیە تا حدێک و ئەم پەیوەندی باش لەگەڵ ئێرانە دادیانەدا دادی نەدان کاگەدن هەندێک دەڵێن دۆناڵد ترامپ ئێستا دەبینیانی بۆ نمونە ئێران هێشتا مەترسیە لەسەر وڵاتانە بۆی هەیە لە نیوە شەوێکدا لە نیوە ڕۆژێکدا توزانمانی تویتێک بکە و بڵێ جەنگ وەستا چونکە دەزانێ ئەم مەترسیە ئێرانێکی لاواز هەمیشە وا دەکا خەلیج پێویستی بە ئەمریکا بێ پارەی زۆرتر سەرفکەن چەکی زۆرتر بکڕن بەردەوام خۆیان تەکوینکەن لە نەبوونی ئێراندا ئەم وڵاتانە ئەم هەموو چەک و چۆڵیان بۆ چیە بێت ڕاستەکەی ئەو تیۆریکی زۆر کۆنە من ناڵێم تیۆرەکە ڕەت ناکەمەوە بە کاملی بەڵام تیۆریکی زۆر کۆنە لەوەی کە ئێران لەو کاتەوە سەرچاوی گرۆکە لە سەر ئیسرائیل و ئێران لە ژێرەوە ڕەنگە دۆست لە سەردەمی عێراق ئەو کاتێککە عێراق بەهێز بوو عێراق جۆرێک لە مەترسی بوو بۆ وڵاتە دواتریش بینیمان کۆیتی کرد ینی مەترسیەکە بوو بە ئەمری واقع ینی ئیسرائیل نهات کۆیت بگرێت یا قەتەر بگرێتوانە ئێران نهات قەتەر و بەحرینوانە بگرێت سەرباری کێشەی زۆری لەگەڵیانە بەڵام عێراق ڕۆیشت کۆیتی کرد بۆیە بەردەوام دوو مەترسی گەورە هەبووە یا ئەتوان بڵێم سێ ئیسرائیل کە کەمترینیانە لاواسرینیانە شکە ئیسرائیل کێشەی لەگەڵ وڵاتانی خەلیج بەڵام عێراق و ئێران بەردەوام ئەو عێراق ئێستا لە ناو معادلە وەکو هێزێکی گەورە نەماوە ئێرانیش حتمما بچووکە کرێتەوە مەترسیەکی گەورەی نەبێت بۆیە من ئەو نەزەریە تا حدێ بەلانێم بەڵام قسەیەکت کرد لەسەر ترامپ ینی ئەوەش پێم وابێ خاڵێکی گرنگە فعلا لە هەموو لەحظەیەکە واردە ترامپ بڕواوکە چکە ترامپێکی لە استراتیژیەکانی ئەوەیە کە چنگێکە کاتە خرمانێک تۆ دوو هەنگاوی پێ بدە ئەوەی کا بە 100 هەنگاو و ینی هیچ کێشەیەکی نییە ینی هیچ کێشەیەکی
سیاسی و ئەخلاقی نییە لەوەی کە شکستێک بک بە سەرکەوتن و سەرکەوتنێکی جزئی بک بە سەرکەوتنێکی گەورە و ڕەها و بەڵق لە شەڕی 12 ڕۆژەکە بینیمان بێ هیچ سەرکەوتنێکی گەورە ئەلانی ئەوەی کرد کە سەرکەوتنێکی گەورە و ئێران 10 ساڵ 15 ساڵی ئەوێت بووە دوای وتیان ئێران 2 هەفتەی ماوە بۆی بگا بەوانە ئێستا دوێنێ تویتێکی کردووە ئەڵێ 100% توانای ئێرانمان تێکداوە 100% ناڵێن 99 لە 100% ئەمە لە تویتەکەیە دوایش بینیمان ئێران هەردوو دوای قسەکانی بەڵێ ئێستاش بە ئێستاشەوە موشەکە نێریە وە لە یەکەم ڕۆژە لەوانەیە حەجم موشەکان کەم بوو بێت پێشتر چل بوو بێت ئێستا بوو بێ بە 35 جوانە بەڵام ئێران بە هەمان حەجمەوە بە هەمان قوتەوە چ لە ئیسرائیل ئەدات چ لە خەلیج ئەدات لە عێراق شێدەسەوە شوێنێ واتە توانایەکانی ئێران لە ڕاستیدا لەوانەیە تۆ بڵێ 16 هەرچەند هێشتا وەک باسم کرد معلوم نییە کاریگەری ئەم قسپانەی کە ئەکرێت چەندە و چۆنە و بە چ ئاراستەیەکە ڕوا بەڵام لەوانەیە وەک باسم کرد دوو پەیامی جیاواز بدرێ بە ئەمریکا بیکا بە بیانوویەک چکە زۆر زەحمەتە ترامپ بتوانێت شەڕێکی درێژخایەن بکاتەوە ئەمە لەگەڵ تێگەیشتنی ترامپانیە چکە چەند درێژە بکێشێت ئەگەری سەرکەوتنیەکی گەورە نامێنێت ئەو کاتە چەند درێژە بکێشێ ئەبێ هەوڵی ڕێکەوتن بدرێت ڕێکەوتنی شەوەیە کە هەریەکەیان هەر لایەنێک جۆرێک ئەلانی جۆرێک لە سەرکەوتن بکەن ینی هەردوو لایەنەکە هەست بکەن کە سەرکەوتون تێداست بە دۆڕان نەکەن ینی دەمێ بەر لۆی باس لە با بڵین ڕێکەوتن و بابەتە بکەین لەسەر و خاڵە بۆستم هەر ڕوانینی دۆناڵد ترەمپ نییە دەڵێن جۆرێک لە جیاوازی لە نێوان ڕوانینی ئەمریکی و ڕوانینی ئیسرائیلدا دروست کردووە ئیسرائیل وەکو دەوڵەتێک کە خاڵەکانی ئەمانجی خۆی دەستنیشان کردووە کە مەترسی ئێران بسڕێتەوە بەڵام ئەمە بۆ ئەمریکا ڕەنگە جیاواز بێ ینی لە ئێستادا ئێران بامان شێوار مەترسیە لەسەر ئیسرائیل واگەر بەم شێوازە بمێنێتەوە مەترسیە وجودیەکە هەر دەمێنێتەوە لەسەر ئیسرائیل بەڵام بۆ ئەمریکا بەم شێوازە نییە دەوترێت ئەمە خاڵی بە ناکۆچی ناویبەرینیان بە جیاوازی نێوان ڕوانینی ئیسرائیل و ئەمریکی دەبینرێت جیاوازێکی گەورە لە نێوان ڕوانینی ئیسرائیلی و ئەمریکی هەیە لە نێوانی ئەمریکا و غەربە هەیە لە نێوانی ئیسرائیل و غەربی شایە بۆ مۆزوع ئیسرائیل هەلا هەنگاوی یەکەمە پێی وایە ئەم ڕژەمە دەبێت نەمێنێت ئەم عقیدە سیاسی کە لە ئێرانە حاکمە لە ئەوەی کە دروشمی سەرەکی مەرگ بەر ئەمریکا و مەرگ بەر ئیسرائیلە و هەمیشە خەون بەوە بینێتەوە کە ئیسرائیل لەسەر نەخشەی ناوچەکە نەمێنێت ئەبێ ئەم ڕژەمە بڕوخێت ڕژێمێکی تازە بێ بۆیە هەموو هەوڵەکانی و هەموو تەقەلاکانی بۆ ئەوەیە کە نظامەکە نەمێنێت لە ڕاستیدا نەتیجەکانی چیە بێت و هەموو ئاراسی ئیشکردنەکەیشی بۆ ئەوەیە کە ڕژێم نشیش هەردوو داوایەوە کە خەڵک بێتە سەر شقامەکە پێ ئەڵێ ئێمە ئامادەکاریتان بۆکەین و ئێوە باقی ئیشەکە لەسەر ئێوە ئەوەی کە بربەس بێت هەوڵەدەین تێکی بدێنین بشکێنین ئیسرائیل استراتیژەکەی زۆر ڕوونەوەی کە لە ئەمریکا لە ڕاستیدا ئەمریکاش ڕوون بووە تا حدێکی زۆر لێگەڕێلەوەی کە ترامپ هەندێک جار هەندێک کارتی هەیە بەکاری تێنێ بۆ فشار قسە سەر بەرامبەرەکەی چکە جەوێکی بەرامبەرەکەی خاتە جەوێکی زۆر ئاڵۆزەوە لە ڕاستیدا بۆی ناچاری بکات بە سیاسەکەوێت استراتیژی ئەمریکای هەر ئەوە بووە کە ئەو کێشەی نییە نظامەکە ئەمێنەیە یانە نظامەکە ئەلمانیە بێ یا دینیە بێ کوڕی شادی یا کوڕی کێ دێت و ئەمانە گرنگەوەیە سیاسەتەکانی بگۆڕێت وە لەگەڵ چوارچێوەی ئەو سیاسەتە گشتیانە بێتەوە کە ترامپ قەناعەتی پێیەتی ینی مەرجی نییە 100% مەرجیش نییە ئەسڵەن 50%ش ئێستا ڤەنزوێلا لەوانەیە کەس نەزانێت سیاسەکانی بە چ ئاراسەیە ڕۆیشتەوە بەڵام سەرۆکیان لادا پێیان وایە ئەوە دەستکەوتێکی گەورە بوو بۆ ترامپ ئێستاش ئەم کە ڕابەرەکەی لاداوە پێی وابوو و پێی وایە ئێستاکەش لە دوای ئەم دوو ڕابەرە لەوانەیە کۆمەڵێک گۆڕانکاریەکی گرنگ لە عەقیدەی سیاسی ئێراندا ڕووبدا کە وەک باسم کرد ئێرانێک بێ بۆ خۆی لە ناو خۆیدا ترامپ زۆر جا باستەوەکە ئێران وڵاتێکی گەورەیە وڵاتێکی گرنگەوە ئەکرێت وڵاتێکی زۆر پێشکەوتوو بێت وڵاتێکی زۆر پڕ لە بەختەوەری و لە ئاوادانی بێت بۆیە دروشمی ترامپ بە هیچ هەندێک قسەی کردووە بڕوخێت و ئەلوانێ بڕوخێ باشتر بێت و لەوانەیە هێزە کوردەکان بڕۆن باش بێت و دوای ئەڵێ نەڕۆن باش بێت و ئەمانە هەموو جۆرێک لە تەشویشە بۆ بەرامبەرەکەی بۆ ئێران بەڵام بۆ گشتی استراتیژی ئەمریکا زۆر مهتەم نییە لەوانەیە حەز بکات بەڵام زۆر مهتەم نییە بە ڕوخانەکە سیاسەتی ئەمە هینا ینی معلومەکە نە بڕای پەیوەندی بەوە دیموکراسیەت و مافی گەلان و ئازادی وانە نییە هەر ئەوەیە کە ئێران مطیع بێت وڵاتێکی مطیع بێ بۆ کۆی سیاسەتەکانی ئەمریکا لە ناوچەکە بۆ سەرێشش بۆ ئیسرائیل دروست نەکات ئەم دوو خاڵە بەنسبەت ئەمریکاوت ئەولوێتی گرنگی هەیە ئەگەر ئێران بڕیار بدات وڵاتێک بێت ناو خۆیدا بۆ خۆی جا نظامەکەی چیە بێت تونترە بێت کەمترە بێت ڕابەری تازە ئێستا ئەگەر ما بێت سیاستەکان تونترەکات بەڵام لە دەرەوە کێشە دروست نکات
و ئیسرائیل خۆشی بۆ هەنگاو هەستاوە یعنی ئێستا باڵێن حماس یەکلا کردوتەوە مۆزوعی حزب وڵایە پێم مقابل لەم شەڕە حزب وڵا بەرگەی ئەو فشارە گەورانە ناکرێت چونکە فشارەکە تەنها لە ئیسرائیلەوە نییە لەلایەن کۆمەلگای لوبنانیشەوە لە کۆمەلگای نێودەوڵەتیشەوە فشارەکان فەرەنسا و وڵاتەکانی تریشەوە کاگەدان تا ئێستا حوسیەکان یەمەن هیچ جوڵێکیان نەکردووە ئایا ئەمە سیاسەتە کارتی ئێرانە هەڵیگردووە بۆ کۆتایی یان بەڕاستی لەوە تێگەیشتون کار جوڵێک بکەن کۆتایی خۆیانە ینی لەبەرەوە جوڵێک ناکەن حوسەکان چەند کێشەیەکیان هەیە جارێ ینی ئەو لەو نامەیە کە ڕابەر قرارە گوایە ڕابەری تازە نووسویەتی ئەوەی کە بەیاننامەی کە خوێنرایەوە هی مشتەبە باس لەوە کاکە هەندێک کارتی ترمان هەیە و هەندێک ینی هەنگاوی ترمان هەیە بۆ گەشە فراوانترکردنی شەڕەکە تەمان زۆرتر ئاماژەکانە بۆ حزب الله بۆ عێراق بۆ حوسیەکان دەتوانن ینی مشاغبەیەکی زۆر گەورە هەرەوە نیشن سزار و خێ بنێرن بۆ ئیسرائیل دەتوانن لەو منتیقی بابلمەندە بۆ ئەو بەحری ئەحمەر دەتوانن کێشەیەکی زۆر گەورە دروستکەن بۆ ئەو بەڵام حوسیەکان لە ئێستا لە چەند کێشەیەکی گەورن کێشەکان کێشەیەکی وجودیە چونکە لەناو وڵاتێکان کە ئجماع لەسەریان نییە لەناو وڵاتێکان کە هێشتا لە شەڕن لەگەڵ بەشێکی تری لە هێزەکانی یەمن لاوازبوونی حوسیەکان لە ڕووی عسکەری و لە ڕووی سەربازیەوە مەشغوڵبوونیان بە هەندێک جەبهەیترەوە لە ڕاستیدا دەرفەتێکی گەورە بۆ جنوبیەکان ئەوەی کە جنوبی یەمەنە بۆ هێزەکانی تر کە لە شیمالی یەمەنن و کێشیان لەگەڵ حوسیەکانە هەیە ئەمە دەرفەتێکی زۆر گەورەکە کە توانای حوسیەکان لاواز بێتەوە خۆشیان لەوانەیە هەستیان پێ کردووە لە دوای ئەو چەند قسپانەی ئەو شەڕانەی کە کردیان لەگەڵ ئیسرائیل حوسیەکان زەربەی گەوریان بەرکەوت یعنی مینایی حەدیدە وێران کرا چەند مینایەکی تر بسەرعا بە هەمان شێوە چەند کەسایەتێکی گەوریان کوژران بۆیە زەحمەت مجازفەیەکی زۆر گەورەیە مەگەر ئیتر شەڕەکە بێتە شەڕی مان و نەمان طبعاً حوسیەکان لە ڕووی عەقیدەتیشەوە لەگەڵ ئێرانە تا حدێکی زۆر جیاوازن مەزهبەکەی ئەوان لەگەڵ مەزهبی ئێرانیشە یەک مەزهبە شیعیە بەڵام ئەوان زەیدین ئەمان 12 ئیمامین یعنی لە ڕووی مەرجعیەتیشەوە خامنەئی قەت نەیتوانێت مەرجعی حوسیەکانی یەمن بێت حوسیەکانی یەمن خۆیان مەرجعی خۆیان هەیە و شێوازی خۆشیان هەیە لە ئەدایی با بڵێن هینەکەی خۆیانە طریقی خۆیان یان مەزهبەکەی خۆیاندا لە ڕووی عەقیدەتیەوە کێشە هەیە لە ڕووی سیاسیشەوە پێگەی حوسیەکانیش ئێستا ئەوەندە لەرزووەکە لە یەمەندا مجازفەکردنەکە مەگەر ئەوە بێت کە ئێران ئەمریان پێ بکات و ئیتر ئەمەش شەڕی مان و نەمانی ئێران بێت یعنی مەجالێک نەما بێتەوە بۆ هیچ دەواازەیەکی دیبلۆماسی و حەلێکی سیاسی یعنی پێ دوایشتە نەگەیشتووە بەوە کێشە نەگەشتووە بۆ بەدەلیلەوەی کە حوسیەکان تا ئێستا بێت دەنگنیا ئەوەی توانە قودرەتەکانیان تەواو زۆر دابەزیوە لاواز بۆتەوە یا ئەوەیە کە ئێران هێشتا چونکە هەردوو لایەن ئاگایان لەو نقطەیە هەیە ینی لە حەزب فەرموو ئەمریکا خۆشی لە ئێرانەدا لە ژێرخانە سەربازەکەیەدا لە شێرخانی ئابووری نادا دوێنێ لەو خارک لێداوە تەنها بنکە عسکرەکانی هەڵبژاردووە فقط بنکە عسکرەکانی ئەو جەزیرەی چییە چەند ڕەبیەکە و چۆنین شتێکی زۆر گەورە نییە بەڵام لە نێو ئەو هەموو بنکە عسکرانە یەک بۆ ڕینەوت بەرنەکەوتووە کەواتە ئەمریکا با بڵێن ئاگای لەوەیە محافظە لەسەر ئەوەکە و خۆ ئەتوانێت لە ئێرانیشە لە کۆمەڵی بەندەرەکانی وێران بکات شوێنی ڕسیفی نەوتەکانی وێران بکاتەوە ئێرانیش تا ئێساکە ئێرانیش کە ئەو ساروخانەی ئەنێرێ بۆ وڵاتانە هێشتا نەگەیشتەوەی کە بنیەی تەحتیەکەی ژێرخانە ئابوووریەکەی نەوتەکەی غازیەکەی وێران بکات ینی زۆرجا بۆ سەفارەتەکانە بۆ هەندێک شوێنە بۆ جێگاوانە ینی هەردوو لایەن احتیفازیان بۆ کردو بۆی ینی هەنگاوێکی گەڕانەوە هەبێ بۆ گفتوگۆ بۆ مفاوزات و ئەوانە وەک باسم کرد عەقیدەی سیاسی ترامپ وێرانکردنی ئێران نییە بە تەواوەتی ینی مەگەر اللهم شەڕەکە بڕاتە قۆناغێکەوە و عینادی ئێرانیش بڕاتە قۆناغێکەوە کە ئیتر ترامپ ناچار بێت چونکە سمعەتی ترامپ لە مەحەکێکی زۆر گەورەیە چەندمانێکی تر هەڵبژاردنێکی گەورە لە ئەمریکا ئەکرێت و ئەمە 2 ساڵی داهاتووی ترامپ دیاریەکە وە کاک ڕانکۆ خاڵێکی زۆر گرنگە کە کەم جار زۆر باسیەکەین ئەزانی ئەم شەڕە مجازفەیەکی گەورەیە ترامپ بە ترامپیزمەوە کات مجازفەیەکی زۆر گەورەیە ترامپ تۆ سیرکە ئەمریکا لە 91 شەڕێکی گەورەی بەرپا کرد چ تەحالفێکی نێودەوڵەتی گەورەی دروست کرد ئەوەی کویت ڕزگارکردنی لە 2003 و پێش ئەوەش بۆ ئەفغانستانیش و بۆ عێراقیش چ تەحالفێکی نێودەوڵەتی گەورەی قائیدی یعنی با بڵێن ئەوروپا بوو جیهانی نوێ بوو ئەوانە ئێستا ئەمریکا تەنیایە هیچ وڵاتێکی ئەوروپی ئامادە نیە هاوکاری بکات تەنانەت زۆربەی وڵاتە ئەمریکەکان لەگەڵ وڵاتەکانی خەلیجا ڕێکەوتنیان هەیە بۆ پاراستنی یەکتروانە تا ئێستا نەمانوین پاپۆڕێکیان بێت و حیمایەیەکی ئەوە بکات تازە بە تازە بەریتانیا ئەڵێ لەوانەیە چەند درۆنێک بنێرین بۆ ئەو منتیقە بۆ احتیفازکردن یا بۆ هەر ئەگەرێکی تر ترامپ بەتەنیا ماوەتەوە ترامپ پێشتر هەموو وڵاتەکانی لە خۆی عاجز کرد
و بە تایبەتیش لەگەڵ غەربا سیاسەتێکی ئەوەندە استعلایی و ئەوانەی لەگەڵ کردە ئێستا هیچ وڵاتێکی ئەوە سەریەوە ناکە حەبلێکی نەجات بۆ ئەمریکا بکات و هاوکاری بێت و پشت و پەنای بێت بینیمان وڵاتەکانی تر لە شەڕەکانی ترە چۆن پێویستی پێیان نییە یان ئەوان پیرەوە چونکە بە بەریتانیای وت وتی تازە پێویستمان نییە مەینێرن تاکە هەر دوێنێ خۆی هاواری لێ هەستاوە ئەڵێ فەرمونون ورن یارمەتیمان بدەن لە هین ینی ئەمریکا بەم هەموو هێزە بەحریە گەورەیەکی هێناوەتی بۆ ئەو ماریزیش بڕێەوەیە کەچی داوا لە یابان و لە سین و لە فلان و لە ئەوروپا و ئەوانەکە ئەڵێ کاکە ورن ئەم تەنگەی هەورمزە هاوکارمان بن لەگەڵێ نی وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا سەرۆکێکی پڕ لە ئیگۆی وەکو ترامپ لە ئێستادا دێت پەنا بۆ وڵاتەکانی تر بە ئەمە شکستی ترامپیزمە ئەمە بە مانایەکی کورد ئەوەیە کە سیاستەکانی ئستعلاەکەی و ئینفراد بەوەی کە تەنها ئەمریکا ینی وڵاتەکانی ئەوروپاش لەوە تێگەیشتن یا پێکەوە بین بۆی هەمومان سەرکەوتوو بین و هەمومانەوە بین یان ئێمە بێن و بەشدار بین و دواتر تۆ بڵێ ئەمریکا وە گومرکمان بەسرا فەرزەکەی وە سیاستە تاکڕەوانکانە کرد ئەم سیاست تاکڕەوانی ئەم چەند مانگی ڕابردووە بزەرێکی زۆری لە سمعی ئەمریکا و لە پێگەی ئەمریکادا وای دەرخست کە ئێستا وا دەرکەوت کە ئێستا لەم شەڕە بەم شێوەیە تەنایە کاگەدنان هەز ناکەی جگە لە ئیسرائیل طبعا هەمان هەڵی پۆتینی دووبارە کردوێتەوە پۆتین پێی وابوو لە دوو شەو دوو ڕۆژە ڕەنگە لە هەفتەیەکدا ئۆکراین بگرێ و بامانجەکەی بگە بەڵامەوە 4 ساڵە لە زەلکای ئۆکراینە چەخیوە ڕم پیش پێی وابوو لە ڕۆژێک بۆ دوو ڕۆژە پرۆسە سەربازیەکەی کۆتایی پێدێ و ئێران دەڵێ وەرن ئەوەی کە پەیوەست بوو بە ئۆکرانیا و ڕاستیەکەی ئەمریکا زۆر ڕۆڵی هەبوو لەوەی ئەو داوای بۆ خست چونکە زۆربەی زۆری بەرپرسە سەربازیەکانی ئەمریکا لەوانەیە لە بیرمان مابێت باسییان لە 24 ساعتە کرد بە 4 ساعت 72 ساعتەکە کە ئەمریکا ئەگاتە کیف ینی بڵێ هەر بە رووسیا ببوورە رووسیا بەس مسافت عربڵێ مسافت سکە ینی هەر ڕێگاکەی پێبرێت و زام دەبابەکەی چەند لە سنوور وەگاتە ئەوێ ئەوەیان بۆ دانابوو شکستێکی گەورەی هێنا تقریبان ئەو داوایش هەم لە نەوەتویەک شۆ سەفیری ئەمریکی و خاتونە ئەگەر ناوەکەی کراسپیە ئەوە بوو ئەو داوای بۆ سەدامیش ناکە ئێمەش کێشێکمان نییە کێشەی بینی خۆتان کۆیت خۆتان لە بینی خۆتان چارەسەکەی ئەمریکا تەدەخل ناکە هەمان داو بەڵام ئەزانی واقعەتێکیش باس بکەین ترامپ لە ڕۆژی یەکەمەوە نەیوتوە ئەمە سەفرەیەکەکەین و ئەمە چەند ڕۆژێکە خانێت و چەند ساعتێکە خانێت لەوانەیە لە دڵی خۆیان یان لە کۆبوونەوە تایبەتەکانی خۆیان باسییان کردوێت کە لەوانەیە بەلاچوونی ڕابەر بە کوشتنی ڕابەر ئیتر ئەو فشارە گەورەی و سێبەرە گەورەی بەسەر هەموو نظامەکە کەم بێتەوە و خەڵکەکە لایەنەکان گروپەکان ناو سوپال ناو پازدارانە ناو ئەرتشە بتوانن کۆمەڵی گۆڕانکاریکەن بەڵام هەر لە یەکەم ڕۆژە باسی 4 هەفتەی کرد ئێستا ئێمە 2 هەفتەمان بەسەر بردووە 2 هەفتەی تر ماوە لە ڕاستی لە دوای ئەم 2 هەفتەیە تەماشاکەین تقریبا معادلە عسکەرێکە وەکو خۆیەتی معادلە سیاسەکەیشەوەیە نە ئەم ئامادەی تەسلیم بێت نە ئەمریکاش ئامادەیە بە ڕێکەوتنێکی هین کاڵ و کرچ ڕازی بێت بەوەی کە ینی با بڵێن شەڕەکە ڕاگیرێت و دوای ئەوە بکەن یانێ حەسبیکەن جۆرێک لە جۆرەکان حەسبیکەن ئەم شەڕ لەگەڵ یەکەوە ئێران جۆرێک لە جۆرەکان تەسلیم بێت لەگەڵ ئەمریکا بۆیە هەر لە ڕۆژی یەکەمەوە بە ئاماژەی بەوەدا کە ئەم شەڕە ئەگەری هەیە 4 هەفتە بخانێ ئەگەری هەیە 5 بخانێ ئیسرائیل مەداکی زیاتر کردوتەڵێ کراوەیە تا ئەگەین بە نەتیجەکانی خۆمان ئەمریکا ئێستاش ئەڵەیە ڕاستە توانین ڕایگرین طبعا ڕاستشەکە توانێت هەر دقی ڕایگرێ بە سەرکەوتنێکی بچوو بک بە سەرکەوتنێکی گەورە ترەمپ وایە سەی پێ لە 100 پێ بدەیە بە 100 بەڵام ئەویشە باس لەوەکە ئەڵەیە جاری هێشتا کراوەیە کاتەکە بۆ ئێمە کراوەیە کەواتە ئەوە نییە کە ینی لەوانەیە لە ناخی خۆیاندا ئەمریکەکان پێیان وا بێت بە خێرا ئەم مۆزوع کوتای بەتابەت نمانی ڕابەر جوێک دروستە کاتوانەکە بەڵام لەوانەیە هێشتا باش تێ نەگەیشتوین لەوەی کە زۆر قرس و زەحمەتە بەبێ هێرشی بەڕی تۆ بتوانانی نظامێک بخۆێت زۆر قرس و زەحمەتە تۆ چاوەڕێی لە خەڵکی ناڕازی ئێران بکەیت لە ژێر قەسف و لە ژێر بردومان و مەترسی کوشتنەوەوانە چونکە خۆپیشاندان کەیان ڕاپەڕین بکەن چکە هەر خۆپیشاندانێ بکەن لە ئێستادا کاتە لە جەبهەی ئەمریکان گۆ کاتە کوشتنیان حەڵاڵە بێت ینی کوشتنی ئەو خەڵکانە هەمووی سیڤیلەکان حەڵاڵە بێت بۆیە نەختێک ئەو احتیمالەکانێک کە دایانە قرس بوو ینی عملی نەبوو واقعی نەبوو لە خۆپیشاندانەکانی ئەو ڕۆژەی قودسدا ڕۆژی قودس وەکو نمایشێک بۆ سەرکردەکانی ئێران ئەنی بینیمان کەمترین سەرکردی ئێرانی بەدەرکەوت ینی ئەوانشی کە لە ژیاندا ماون ئۆپۆسیۆنەکان هیچیان ڕیفۆرم خوازەکان هیچیان ناتنە سەر شەقام بۆ نمە کەس ڕوحانی نەبینی کەس زەریفی نەبینی ئەم کەسایەتیانی کە ڕەمزی ریفۆرم خوازین لەوێ و کەسایەتی دیارن و کاریگەریانێ ینی نەبوونی ئەمانە
دوو ئاراستەیی لە ئێراندا پیشان نادا. زۆر بە وازحی دوو ئاراسی پیشاندا دوو ئاراستەکە بەردەوام هەبووە دوو ئاراسی زۆر گەورە بۆتەوە ینی وڵاتەکان لە بەردەم ئەم مەترسیە گەورەیەدا بەڵامەوان پیان وایە سیاست یڵی ئێرانە بەوێ گەیاندون بۆیە بەشداری ئەزافلیمانیان هەڵبژاردووە ئەزافلیمانیان هەڵبژاردوو کە قسە ناکەن ئێساکە لە دڵی خۆیان لەوانەیە قسە بکەن چونکە هەر قسەیە بکرێت ئێساکە تەخوی نەکرێن و یەکسەریش لەوانەیە بکوژێن ینی تۆ ساڵانی ڕابردوو سیاسەتێکی تند هەبوو بەرامبەر بە مجموعەیە لە کاراکتەرە زۆر گرنگەکان ینی بۆ نمونە کەسێکی وەکو ڕۆحانی خۆی ڕۆلی هەبوو لە هێنانی ئایەتڵا خامنەئی و نزیکی کردەوە لە ئایەتڵا خومەینی و کردی بە جێگری و وەزیری بەرگری لەو کاتە لە ساڵی 79 دواتر نزیکی کردەوە لە ڕفسەنجانی ڕۆڵێکی گرنگی ئەم دوانە هەردووکیان ئەسڵەن ڕۆحانی ڕێگەیان پێنەدا کە بێتە بڕاتە مەجلسی خۆبرەکان هەر ڕێگەیان پێنەدا و ڕفسەنجانیش بیرمان بە چه دەردێک ڕۆیشت ئەوە خاتەمی بە هەمان شێوە تەنانەت ئەحمەدی نەجات کە لە ڕیزی ئەواندا بوو بەڵام هەندێک تەمەڕودی کرد ئەویش بە هەمان شێوە کە ڕووبی و موسەوی و ئەمانە هەموو ینی ئەو جەناحە بەهێزە بە قووەتە ئیسلاحیە کە ساڵانێکی زۆر ینی تقریبا لە 3-4 خولدا ئەمانە سەر و کۆمار بوون دوو خول سەر و ڕفسەنجانی دوو خول ڕوحانی دوو خول خاتەمی دوو خول ئەمانە سەرۆک بوون ئەگەر ئەحمەدی نەجاتی لێ دەرکێت کە لە جەبهەی محافظکاران حسابەکرێ کەواتە ڕێیەکی زۆر جیاواز ئەسڵەن بۆ هەڵبژاردننی مشتەباش لەوانەیە لەژێر ئەم تەپ و تۆزی قەسفۆمانە قسە نەکرێت و گوێشمان لێ نەبێت گەشتمان لەوانە نەبێت پەیوەندەکان لەگەڵ ئێرانە معلومە چۆنە بەڵام حتمما ناڕزایەتێکی زۆر بێت کە مۆزوعی ڕابەری کە مەسلەیەکی دینیە بکرێ بە یەکەم جار لە تاریخی شیعە ڕابەریکی دینی بکرێ بە وراسە هیچ ئاەتڵایەک نەبووە کە کوڕی خۆی و ئەوانە ئامادە بکات بۆ هەر نەش بوو ئەسڵەن ئاەتڵایەک کوڕەکەی دوای خۆی مەرجعەتی وەرگرت بێت نەبووە زۆر زەحمەتە ئەوە دووبارە بێتەوە لەوانەیە ئاەتڵا بوێ لە یەکێ لە ئاەتڵاکان بەڵام ببێ بە مەرجعی باڵا و بۆ نمونە توانای ئەوەیە بێ منافسەی سیستانی بکات ئەمە زۆر دەگمەن بۆ لە تاریخی شیعە هیچ زەحمەتە بەشێکی زۆر لەو ئاەتڵا عوزمانە و ئاەتڵاکانی تر چ لە نەجەف و چ لە قۆم ڕازی بن بەوەی کە گەنجێک بەم شێوەیە کە مرتبەیەکی دینی نییە ببێ بە ڕابەرێکی ئاوا بەتایبەتیش لە دوای ئەوەی کە سوپاکە کە عمودی فەقەری ئەم مؤسسەیە دەوڵەتی قوڵە لە ئێران سوپاکە بەلاوازی دەرەژێت لەم شەڕپش بۆ قسەی تۆ یانیەوەی کە ناکۆکیە لە هەڵبژاردننی مستەبا خۆی لە ڕاگەیەنراوەکەیەکان دەڵێن علی لاریجانی بۆی نووسیوەتەوە یان ئەو بڵاوی کرۆتەوە بەنایەوە ینی دەڵێ من خۆم ئاگام لێ نەبووە کراون بەڕابەر ئەمە هێمایە بۆی کە بڵێ ئەوان هەڵیان بژاردۆم و ئەو ڕەخنانی کە لی دەگیرێت کەمێک کیپی بکاتەوە خۆی لەوانەیە ینی ئەوەی کە ئاگای لێ نەبووە لەوانەیە بەهۆی بریندارەکەی و ئاگای لێ نەبوو بێ ڕاستەکەی چونکە ئەم پیاوە ئەگەر بریندارەکەی بەنەوەیەک بێت مەجای قسەکردنیە بێ بە چەند پەیامێکی گرنگە نێرە چونکە هەموو دەوڵەتەکە چاوەڕێ ئەو پەیاماکە کە قسەی لەسەر بکە بۆیە ئاگای نەبوونەکە لەوانەیە ئەم کەسە بێهۆش بێت یان مردوو بێت کەس نازانێت لە ڕاستیدا من بەڕامۆزی ماوەتەوە معلوم نییە و لەوانەیە شەبرینەکەی ینی ڕێگای پێنەدا بەوەی کە قسە بکات بەڵام بەدڵنیاییەوە خلافێکی زۆر گەورە ئەبێت لە نێوانی ینی لە نێوانی مەرجعەتی تازە ڕابەری تازە لەگەڵ کۆمەڵێک لە ناوەندە گرنگەکانی ئێراندا و ئەمە لە ئایندەیەکی نزیکا دەرەکە من پێم وایە تەپوتۆزی شەڕکە نەما ئەو کاتە سیاسەکان وردەوە ڕوونتر لە بەرچاومان ڕوونترە بێتەوە و باشتر ئەبینین کە خلافەتەکان لە چ ئاسەکە ئێستا زۆر قورسە زۆر هەرچەند نازانم پێم وایە ئەگەر شەڕەکە درێژە بکێشێت دەنگ بەرزە بێتەوە بەڵام لە ئەم ساتە وەختە ڕاستی لە ترسی تەخوینکردن و لە ترسی تیاچوون و لە ترسی ئەوەی کە بە تابووری پێنج بزانرێت پێم وانە کەسێک جورئەت بکات لە ئێستادا بەرامبەر بە نظامەکە بۆسێتەوە بەڵام معلومە نظامەکە مؤسساتی خۆی هەیە ئەم نظامە سەرباری ئەوەی کە هەر ڕخنەیەکی لێگیرێت هەر قسەیەک لەسەر یەکرێت بەڵام دەرکەوت ئەو ڕابەرەی کە هەموو جمگەکانی بەدەستەوە بوو بە نەمانی ئەو و ئێستا ڕابەری تازەیش تقریبا لە دەرەوەی معادلەکەیە بەڵام نظامەکە بەردەوامە کەواتە مؤسساتی خۆی هەیە و بەڕاستی تەدارکاتی باشیان کرد لەوانەیە لە دوای 12 ڕۆژەکە شەڕی 12 ڕۆژەکە کە چاوەڕێ بوون ئەم شەڕ جارێکی تر دووبارە بێت لە بەرەوەی ئێران تەسلیم نەبوو ئێران ئامادە نەبوو هیچ تەنازلێ بکات لە مەوزوع ئاساسیەکانی خۆی بۆیە پێچێت تەدارکاتێکی باشیان کرد و ئامادەکاریکیان باشیان کردوێت لە تەسەلسولی قیادی لە ئێراندا و معلومە ئێستا لە ئێرانە ڕابری تازە ئیداری ناکات خەڵکانی وەکو لاریجانی و خەڵکانی وەکو قالیباف و خەڵکانێکی تر وەکو ئیجەیی و ئەمانە ڕابەرایەتی ئێرانەکەن و ئاراستەی شەڕەکان و جەنگەکانی شەکەن هەرچەندە دووسێنەوەیش لە قاعدە گەورەکاریان کوژراون لە ماوەیە زۆر باشە کاگەرنان جەنگەکە بەنی هەموو سینارەکانمان باس کرد تقریبن بەڵام ئەگەر خوێندنەوەی وای بۆ بکەین لە کۆتاییەوە نزیکە پێ دوای ئێران لە کۆتاییدار تەسلیم دەبێت چونکە هەندێک لە چاودێرانی سیاسیەوەی کە متابعان دەکەین دەڵێن ئەگەر ئەم گەڕەش جۆرێک لە ئاگربەست بێتەکایەوە بە زەختی دۆناڵد ترامپ بەسەر ئیسرائیل لە بیسە پێێنی بۆی ئاگربەستێک بکە
ینی ئەم نیزامە هەر دەبێ بگۆڕێ ئەم ئێرانە دەبێ و عقلێتە هەر کۆتایی پێبێنێ و وزەکەی تەسلیمی ئەمریکا بکە و مەترسی نەبێ بۆ ئیسرائیل. بەدڵنیایە مۆزوعی وزەکەی ئەوانە ئەبێ یەکلابێتەوە ساروخەکە بالستەکانی وزەکەی ئەمە دەبێت لە دەستی ئێران دەرچێت کۆتایی پێ ئەم مۆزوعە ئەمە لەوانەیە لە پشتی ینی با بڵێن ڕێکەوتنەکانی پشتی پەردەبێت بەڵام ئێستاکە بۆ نمونە کە باس لە دوو خاڵەکەن ئێران باسی خاڵێکی گرنگ باس لەوە کە تەعویز بکرێت ئەمە نقطەیەکی مهمە ینی ئەسڵ وڵاتێکە فەرزەکە بەسەر وڵات کاتێک ئێران فەرزی کرد بەسەر عێراقە وعێراق کە تەعویزی بدات و کۆیت فەرزی کرد بەسەر عێراق کە تەعویز بدات عێراق کۆیتی گرت بوو ئێستای شواردە ئەمە لەوانەیە خەلیج ئامادە بن بۆ تەعویزەکە ئەمە شڕیان لە کۆڵ بێتەوە ئەم زەرە گەورەیە کە ئێستا خەلیج تووشی بۆ لەوانەیە بەشێ ئەوە بن بەڵێندان بۆی کەم شەڕە دووبارە نەبێتەوە ئەم شەڕە بەڵێنەکەیەوەیە کە ئێران دەستبەرداری ئەو سیاسە بیان ئەو سیاسەتی وزەیەکە ئیکات ینی ئەتۆمیەکە ئیکات ئەبێ لە ژێر کێفی کۆمەلگای نێودوڵەتی یا ئەمریکا خۆشی ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەو عملێتە بکات گرنگ ئەوەیە کە ئێرانی نوێ لە ڕاستیدا ئەلانکردنی تەسلیم بوونەکەی بە شێوەیە کە بێ ئەگەر نظامەکە نەڕوخێت و بڕیاری ڕوخاندنەکەی بە تەواوەت نەڕوخانی درابێت حتممە نەبێ مائیلوەجی بۆ بمێنەوە بۆ بێڵنەوە نظامەکە بێ مجموعی ئیدعات بکە کە سەرکەوتنی بەدەستێنا و توانی ئەوە بکە بەڵام لە دوای ئەوە چی هەنگاوێکی تر دەست پێکات ئەوە گرنگە و پێشم وایە هەنگاوە گەورەکان و هەنگاوە گرنگەکان لە دوای کۆتایی هاتنی شەڕ دەست پێکەوە لەوانەیە ئەمریکاش ئێستا بە تەواوەتی تێگەیشت بێت کە معادلات ئێستا تەپوتۆز و هینی قسفنا دوای ئەوە گۆڕانکاریکرد بۆیە ئەگەر بڕیارە نظامەکە بڕوخێت و بووی گۆڕن ئەوە مەسلەیەکی ترە بەم تەسلیم بوونە جزئیانە ڕازی نابن بەڵام ئەگەر بڕیاری مانەوەی نظامەکە درابێت کە من پێم وایە تا ئێستاکە لەگەڵ ئەگەری مانەوەی نظامەکەیە لەگەڵی نظامەکە لەدەرکەوت ناوخۆ هێشتا بەقوتە هێشتا بەقوتە ئەوەی کە خەڵکانێک ڕەنگاوی خۆیان کاگەدات بۆ ئەوەی چاوەڕانی خامنەی هاتنە سەر شەقام ئەمانی زەڵی نەدا بۆیە بە پلانەکەیان بڵێ پلانەکە بشنەوە و لە حاڵەتی وا تۆ بەرامبەر بە نافسەکەت کە زاڵەبی بەسەریە ئەبێ نەختێکینی کوێ ڕەونەقێکی پێ بدەیتەوە ناوخۆ مەقبولێتێکی بێت. سپاس دەکەم زۆر بەڕست کاگەر نامسمان شۆڤەکاری سیاسی سپاس بۆ بەشداری کردێت سپاس بۆ خستنە ڕووی بۆ چوون و سەرنج و خوێندنەوەکانن بۆ دۆخی جەنگێران زۆر سپاس بە خێراتی.